بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی لیژنەی تەندروستیەوە بابەت مافی دامەزراندنمان بەپێی یاسا. بەڕێزان سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان، ئێمە وەک دەرچوانی 4 خولی بەشە پزیشکەکانی ددان و دەرمانسازی و پەرستاری کە 4 وەجبەی دەرچووی دانەمەزراوین داواکارین لە پەرلەمان مافی یاسایی دامەزراندنمان بۆ بگەڕێنێتەوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چەندین جار ناڕەزایەتیمان دەربڕیوە و بە مەبەستی داواکاری دامەزراندنمان سەردانی زۆرینەی لایەن و دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتمان کردووە، بەڵام هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. زۆرینەی جار خراپی دۆخی ئابووری هەرێم و کێشەکانی نێوان کوردستان و بەغدا و شەڕی دژ بە داعش بەهانە بوون بۆ پشتگوێخستنی داواکاریەکانمان، بەڵام لە ئێستادا و لە کابینەی نوێی حکوومەتدا هیچ کام لەم ڕێگریانە نەماون. بەهانەیەکی دیکە نەبوونی پێویستی حکوومەت بووە بە ڕاژەی ئەم دەرچوانە. ئەمە لە کاتێکدایە دۆخی نەخۆشخانە گشتیەکان بەهۆی نەبوونی کارمەندی پێویست لە دۆخێکی خراپدایە و لە ماوەی شەڕی دژ بە داعش تاوەکو ئێستا 5,000 میلاکی وەزارەتی تەندروستی بەتاڵ بووە و ئەمەش بۆشاییەکی گەورەی بۆ کەرتی تەندروستی دروست کردووە. ئەمەش لە کاتێکدا ژماری دەرچوانی ئەم بەشانە لە هەرسێ پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک ناگاتە 2000 دەرچوو. بۆیە پێمان وایە دامەزراندنی ئێمە هەم زەڕورەتە و هەمیش هیچ قورساییەک بۆ سەر بودجەی هەرێم دروست ناکات.